دیارەتەوەری یەکەمدا باز لە لێکەوتەکانی ململانی سیاسی دەکەین لەسەر با بڵین ناوچە سنووریەکان و هاوکات کاریگەری لەسەر بارودۆخی ژیانی هاوڵاتیان وەک ڕوونا بە بەردەوامی بردومان لەسەر ناوچە سنووریەکانە ئەمەش کاریگەری لەسەر هەموو لایەنێک هەم لە ڕووی پەروەردە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی با بڵین بارودۆخ و دەروون و ئابووری ژیانی هاوڵاتیان دروست کردووە. تایبەت بەم لێکۆتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری وڵات حەسەن کە هەم پامنێری کوردستان نیوزن لە ئێستادا وەکو ڕۆژنامەنووس و بەرنامە یاخود میوانی بەرنامەی بەیانی کوردستان نیوز ڕاستەوخۆ لە برادۆستەوە لەگەڵمان دەبێت. وڵات سپاس بۆ ئامادەبوونت، هەڵبەتە کورسات ماڵی خۆتە. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم خۆت لە برادۆستی لە ناوچە سنووریەکان ئاگاداری ئەو بابەتەیت کە ئەم بردومانانە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە. بارودۆخەکە چۆن دەبینیت لە نزیکەوە؟ بەڵێ سڵاو بۆ دەرفەتە، بەڵێ کورسات ماڵی خۆمە. دۆخی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لەسەر ڕۆژە ڕابردوو دۆخێکی ناهەموار و ئاڵۆز بوو، بە تایبەتی لە سنووری برادۆست کە ئەوەی لەو ناوچەیە لە چوارشەممی ڕابردوو تاوەکو ئێستا ڕوویدا وای کردووە کاریگەریەکی زۆری لەسەر خەڵکی ناوچە سنووریەکان دروست کردو، بە تایبەتیش سنووری برادۆست. من ئەمەوەی سەرەتا ئاماژە بەوە بکەم کە سنووری برادۆست بەپێی هەڵکەوتەی جوگرافیاکەی هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان. برادۆست بۆ تا ئەڵقەی بە یەکبەستنەوەی کوردستانی سێ پارچەی کوردستانی گەورە. هەمیشە سنووری برادۆست بۆتە شوێنی شەڕ و ململانەی وڵاتانی دراوسێ و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئەو وڵاتانە. لە چەند ساڵی ڕابردوو بە بەردەوام سنووری برادۆست کەوتۆتە ژێر تۆپباران و بردومانی هەم وڵاتی تورکیا و هەمیش کۆماری ئیسلامی ئێران، و ئەو تۆپباران و بردومانانەی لەو ناوچەیە هەنوای کردووە ژیان و گوزەرانی سنووری برادۆست خەڵکی ئەو ناوچەیە بکەوێتە مەترسی و ڕۆژ بە ڕۆژ ژیان لێرە سەختتر دەبێت و هاوڵاتیان بەرگەی ئەو ژیان سەختەی ئەو ناوچەیە ناگرن لەبەر ئەوەی سنوورەکەیان بە بەردەوام بردومان دەکرێت و تۆپبارانیش دەکرێت. لە هەفتەی ڕابردوو هێزێکی زۆری پاسەوانی سنووری عێراقی جوولەی پێکرا بۆ ئەوەی بێتە ناوچە سنووریەکان بنکەی زیاتری سەربازی دروست بکات. ئەو هێزە بە هاوبەشی هێزی پشتیوانیەکی فەرماندەی شەقڵاوەی یەکەی هەشتای پارتی دیموکراتی کوردستان جوولەندرا و بەرەو ئەو ناوچە سنووریانە بەڕێکردن. ئەوە بوو لە چوارشەممی ڕابردوو پاسەوانی سنوور بۆ ئەوەی بنکەی سەربازی زیاتر لە ناوچە سنووریەکانی برادۆزدا بنێت و شوێنی بنکە و بارەگاکانی حیزبی کۆمەڵە و دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان دابنێت. وای کردووە هێز جوڵێنرا. ئەو هێزەی کە ئەوان جوڵێنران ترس و دڵڕاوکەیەکی زۆر لە نێوان خەڵک و دانیشتوانی سنووری برادۆست دروست بوو، بە تایبەتی ئەوانەی کاری ئاژەڵداری و هەروەها کاری بەخێوکردنی مەڕووماڵات دەکەن لەو ناوچەیە. باشە وڵات هەروەک ئاگادارین با بڵین تورکیا سنووری بنکەکانی فراوانتر کردووە و زیاتر لە ناوچەکان جێگیری کردو و زیاتر هاتۆتە ناوچەکان و هاوکات ئێرانیش هەڕەشە دەکات. ئەمە بارودۆخەکە بە کۆ دەگەیەنێت؟ بڵێ هەڕەشەکانی کۆماری ئیسلامی ئێران لە چەند ڕۆژە ڕابردوو وای کردو بوو کە ترس و دڵڕاوکەیەکی زۆر لەلایەن خەڵک و دانیشتوانی سنووری برادۆست دروست بکە، بە حکمی ئەوەی لە ساڵانی ڕابردوو ئەو ناوچەیە بە بەردەوام بە شێوەیەکی هەڕەمەکی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە زۆر بەچڕی تۆپباران دەکران، زەرەر و زیانێکی زۆر بەر هاوڵاتیان و دانیشتوانی ئەو سنوورە گەیشتووە. و هەروەها وڵاتی تورکیا لە 2017ەوە تاوەکو ئێستا بنکەی سەربازی لە نێوخاچی هەرێمی کوردستان داناوە. ئێستا 140 بۆ 45 خاکی هەرێمی کوردستان لە ناوچە سنووریەکانی برادۆست لەژێر دەستهەڵاتی تورکیادایە و هەڕەشەن بۆ سەر خەڵکی ئەو سنوورە و هەروەها وای کردووە کە خەڵک نەتوانێت ڕۆژانە کار و پیشەی خۆیان بە ئازادانە بکەن و بە بەردەوام لەلایەن سوپای تورکیا تەقەی هەڕەمەکی لەو بنکە سەربازیانە لە خەڵکی سنووری برادۆست دەکرێت و ماڵ و حاڵیان دەکەوێتە ژێر کاریگەری سوپای تورکیا. و هەروەها
وای کردووە کە ئەو ناوچانە ببنە ناوچەیەکی نائارامی. ئێستا ئامارەکانی سنووری برادۆست ئەوە دەڵێن کە ئەو ناوچەیە 206 گوندی ئاوەدانی هەیە. ئێستا بەهۆی بۆردومان و تۆپبارانی بە تایبەتی وڵاتی تورکیا 118 گوند لە سنووری برادۆست سۆڵ کراون. لە 2017ەوە ئەو کاتێک کە سوپای تورکیا هاتوۆتە سنووری برادۆست زیاتر لە 30 هاوڵاتی لە سنووری برادۆست شەهید و بریندار بوونە بەهۆی تەقەی هەڕەمەکەی سوپای تورکیا بۆردومان و تۆپبارانی ئەو وڵاتە لە سنووری برادۆست. هەروەها لە 2018شەوە کە تۆپبارانی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیە تۆپبارانەکانی بەردەوام بوون بە بیانووی ئەوەی کە لە بەشێک لە بنکە و بارەگای هێزی ڕۆژهەڵاتی کوردستان لەو ناوچەیەدا هەبووینە، بەڵام بە شێوەیەکی هەڕەمەکی بۆ ئەوان کورد بووە و لێرە بە بەردەوام خەڵکی برادۆست بۆتە قوربانی شەڕ و ململانیەکان و هەروەها بۆتە وای کرد وای لێ هاتووە کە خەڵک ئەو ناوچەیە ببێتە ناوچەیەکی نائارام لەبەر ئەوەی سنووری برادۆست ناوچەیەکی میواندۆست و خەڵک دۆستە و لە هەموو پارچەکانی تری هەرێمی کوردستان ڕووی تێدەکەن و لێرە ماونەتەوە و لێرە خەڵکی سنووری برادۆست باوەشان بۆ خەڵک کردوێتەوە و لێرە ژیان بەڕێ. وڵات بۆچی هێزە سەربازیەکان بە دیاریکراوی برادۆستیان کردوتە ئامانج؟ هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ برادۆست یەکێکە لە ناوچە ستراتیژیەکانی هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق گرنگی و هەبوونی برادۆست لە بەرچاو نەگیراوە. یعنی وای کردووە کە ئێستا بۆ وڵاتان هەم کۆماری ئیسلامی ئێران و هەمیش تورکیا ناوچەیەکە ناوچەیەکی ئاڵتونیە. یعنی هەدەفی تورکیا کە دێتە پێش و لێرە بنکەی سەربازی لە سنووری برادۆست دا ئەنێت هەدەفی ئەوە نییە کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی باکوور لە نێو ببات، بەڵام بە پێچەوانەوە ئەوێت سنووری برادۆستی داگیر بکە، لەبەر ئەوەی برادۆست یەکێکە هاوسنوورە لەگەڵ سێ دەوڵەت، هەم تورکیا، هەم ئێران و هەمیش عێراق. لێرە جگە لەوەش خاک و ئاو و هەواکەی سنووری برادۆست خاک و ئاو و هەواکی گونجاوە. ئێستا بە دیاریکراوی تورکیا ڕێگەی سەربازی لێداوە، کارەبای نیشتیمانی بۆ بنکە کارەبای بۆ بنکە سەربازیەکانی خۆی ڕاکێشاوە، بە بەردەوام لێرە جموزۆڵی سەربازیان هەیە. هەدەفی ئەوەن کە جگە لەوەی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە نێو ببات و ئەشێوێت خاچی برادۆست داگیر بکە، لەبەر ئەوەی ئەو ناوچەیەکە هەم ئەتوانێت سەدەی لێ دروست بکات و هەمیش ناوچەیەکە بۆ وەبەرهێنان و هەمیش ئەتوانێت سنوورەکان سنووری هەم گەرمیانی و کوێستانی هەنە دەتوانێت زیاتر پەرە بە کەرتی گەشتیاری و کەرتی کشت و کاڵ و ئەو شتانە بدات. و یەک برادۆست یەک ناو جیاوازی هەیە لەگەڵ ناوچەکانی تر، زۆربەی سەرچاو ئاویەکانی کە لە زەی گەورە و زەی بادینانەوە دێت سەرچاوی ئەو ئاوانە سنووری برادۆستن. ئێستاش عێراق و وەتەنانەت هەرێمی کوردستانیش ڕوبەرووی ساڵ بۆ ساڵ ڕوبەڕووی گرفتی کەم ئاوی دەبێتەوە و ئەگەر بێت و ئەو سەرچاو ئاویانەش لە سنووری برادۆست لەلایەن تورکیاوە بگیرێن ئەوە بە تەواوەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر کاریگەریەکی زیاتر و تورکیاش پلانی هەم هەبوونی لە نێوبردننی بنکە ئەوەی هێزی ئۆپۆزیسیۆنی خۆیەتی و هەمیش داگیرکردنی خاچی هەرێمی کوردستان و ئەوێت ئەو ناوچەیە بکەوێتە ژێر دەسەڵاتی خۆی و لە 2017 و پلانی دانەوە تاوەکو ئێستاش 140 بۆ 45 پلانەکەی سەری گرتۆ و ئێستا خاچی هەرێمی کوردستان لە سنووری برادۆست تورکیا تەحەکومی پێدەکات و تورکیا هێخستی دەژێر دەسەڵاتی خۆی. باش وڵات هەڵبەت ئاگادارین بە هۆکاری بۆردومانەکان و هاکات ئەو ڕێکەوتنە ئەمنی لە نێوان عێراق و ئێراندا هەیە، بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە کوێستانەکان ناوچەکانیان چۆڵ کردو و هاتوونەتە خوارەوە کامش کاریگەری لەسەر ژیان و ماڵیان دروست کردو. بارودۆخەکە بۆ هاوڵاتیان چۆنە و بە شێوەیەکی گشتی بۆ ژیانی هاوڵاتیان بۆ کەرتی پەروەردە بارودۆخەکە چۆنە؟ بەڵێ لە هەفتەی ڕابردوو لە چوارشەممە بە دیاریکراوی ئەو ڕۆژ چوارشەمە هەفتەیەک بەر لە ئێستا
کە هێزی پاسەوانی سنوور و هەمیش هێزی پشتیوانیەکی فەرماندەی شەقڵاوە جوولێنرا و بەرەو ناوچە سنووریەکان هاتن لەلایەن هێز ئەمنیەکان و قایمەقامیەتی قەزای سیدەکان ئاگاداریەک بڵاو کرایەوە بۆ ئەوەی کە بە زووترین کات کۆچەریەکان و کە ئەوانەی کاری هەنگەوانی دەکەن و هەمیش ئەوانەی کاری ئاژەڵداری و کاری جوتیاریش دەکەن ماوەی 24 سعاتیان بۆ دانرا کە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لە سنووری برادۆست جێبهێڵن. ئەوە شوای کردووە کە کەمتر لە 24 سعات خەڵک و دانیشتوانی سنووری برادۆست زۆر بە پەلەپەلە ناوچە سنووریەکانیان جێهێشت و بەرەو سەنتەری قەزای سیدەکان و هەمیش ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە هاتن. ئەوەش زەرەر و زیانێکی هەم بە کەرتی ئاژەڵداری گیان و هەمیش کەرتی کشتتوکاڵی گیان لەبەر ئەوەی بەپێی ئامارەکانی دەست ئێمە کەوتون زیاتر لە 400 هاوڵاتی لێرە کاری کشتتوکاڵی دەکەن لە ناوچە سنووریەکان و هەروەها زیاتر لە 1000 ئاژەڵدار و ئەوانەش کە لە سنووری برادۆستانە کاری بەخێوکردنی مەڕووماڵاتەکانیان دەکەن. هاتنە خوارەوەی ئەوانە زەرەر و زیانێکی زۆریان پێگەیشت لەبەر ئەوەی ئەوان ئاماژیان بەوە کرد کە ئەگەر بێت و ئەو ئاگاداریان لەلایەن قایمەقامیەتی قەزای سیدەکان بەوان نەگەیەندراوە نزیکەی تامانگەی تریش ئەوان لە کوێستانەکان کاری خۆیان دەکرد و هەروەها نەئارامی ناوچە سنووریەکان جگە لە ئەم ساڵ و لە ساڵانی ڕابردوو زیانێکی زۆری بەرخەڵکی ئەو ناوچەیە گەیاندووە بە تایبەتیش کەرتی پەروەردە. کەرتی پەروەردە بەهۆی نەئارامی ناوچە سنووریەکان ڕۆژ بە ڕۆژ لە سنووری برادۆست بەرەو سستی و لاوازی دەچێت لەبەر ئەوەی حکومەت وەکو پێویست ناتوانێت لێرە قوتابخانە دروست بکات لێرە زیاتر پەرە بە کەرتی پەروەردە بدات. ئەمە شوای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ کەرتی پەروەردە لە سنووری برادۆست بەرەو لاوازی بچێ و خەڵک زیاتر جگەلەوەی کە بخوێنن واز لە خوێندن دەهێنن. بەڵێ وڵات سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت، دەستخۆش، سپاس کە میوانی بەیانی کورسار نیوزبی، زۆر سپاس بۆ وڵات حەسەن، پێام نێر و ڕۆژنامە نووسکەرە سەخۆ لەگەڵمان بوویت.